کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەستپێکی قۆناغێکی نوێیە کە پێی دەوترێت عێراقی پاش داعش. هەروەها سەرمۆری ئەو پرۆسە سەربازیانەیە کە زیاتر لە ساڵ و نیوێکە لەلایەن پێکاتە عێراقیەکانەوە لە دژی داعش درێژەی هەیە. بۆیە شیعە و سوننە لە ناوخۆی عێراق و وڵاتانی دراوسێش لە دەوروبەر دەیانەوێت بیکەنە دەستە گوڵ و جێگە پێگەیەک بۆ قۆناغی داهاتوویان. پاش مشتومڕوو دەمەقاڵەیەکی زۆر سەرۆکوەزیرانی عێراق حەیدەر عەبادی لە بەردەم پەرلەمان ئەوەی بڕیەوە کە حەشدی شەعبی شان بەشانی هێزەکانی پێشمەرگە و سوپا بەشداری دەکەن لەم پرۆسەیەدا. بەڵام سوننەکان بەتایبەت ئیتیلافی متحیدونی ئوسامە نوجێفی کە پێگەی سەرەکیان لە پارێزگای نینەوایە بە هەموو جۆرێک دژی ئەم بەشداری پێکردنەی حەشد دەوەستنەوە. چاودێران پێیان وایە لاگرتنەوەی مووسڵدا حەیدەر عەبادی کەوتۆتە بەرداشی دوو کارتێکەری بەهێزەوە کە بریتین لە ئێران و شیعەکان لەلایەک و سوننە و تورکیا و ئەمریکیەکان لەلایەکی تر. بەڕایم چاودێرانە هەرچی ئێرانە دەیەوێت نفوزی خۆی بگەێنێتە ئەم سنوورە کە دراوسەی تورکیا و سووریایە. بەرلەوەشی بکەوێتە دەستی داعش هەندێک چالاکی دەستی پێکرد بوو لە ناوچە شیعەنشینەکانی نینەوە وەکردنەوەی قوتابخانەیەک بە ناوی ئیمام خومەینی لە نزیک مووسڵ کە بە قەڵای قایمی سوننەکان و بەعسیەکانی جاران لە قەڵەم دەدرا. هێزەکانی حەشدی شەعبی دەیانەوێت لە دەواازەی تەلعفەر و گوندە شیعەنشینەکانەوە لە پرۆسەکەدا ڕۆڵیان هەبێت. بەشداری حەشد لە شەڕی مووسڵ گرنگە بۆ مانەوەی ڕۆڵیان لە گۆڕەپانی سیاسی و پرۆسە سەربازیەکان بەتایبەت پاشەوەی ڕێگەیان لێگیرە بچنانبار. ئەمەش بۆ ئەوەیە ئەو قسەیە بەڕاز نەگەڕێت کە پێیان وایە چیتر ڕۆڵی حەشد کۆتایی هاتووە. هەرچی سوننەکانیشە بە لێدوانەکانیاندا دیارە لەبەر باگراوندی تایفی دژی بەشداریکردنی حەشدی شەعبین لە شەڕی مووسڵدا. لە پشتی ئەوانیشەوە دەوڵەتی تورکیا ئاسایشی مووسڵ بە بەشێک لە ئاسایشی سنوورەکانی خۆی تەماشا دەکات. جگە لە تەماحە مێژوویەکانیشی لە ویلایەتی مووسڵ دەیەوێت بیکاتە بربەستێک لە بەردەم پەلکێشانی ئێران. ئەمریکیەکانیش تا ڕادێکی زۆر هاوڕان لەگەڵ بۆچوونی تورکیا و سوننەکاندا. لە دەرەوەی ئەوانیش ناوبەناو باز لە خواستی هێزەکانی پەکەکەویە پەگە گەرمە بۆ بەشداریکردنی شەڕی مووسڵ بەتایبەت لە قۆڵی شنگالەوە کە لە کاتی هاتنی داعشدا ڕۆڵیان هەبوو لە ڕزگارکردنی گیر خواردووە ئێزیدیەکانی سەرچیاکە. هەرێک لەم لایەنە ڕکابەرانە پاسا و بەڵگەی خۆیان بۆ بەرگری لە هەڵوێستی خۆیانەیە. بۆ نمونە چالاکە شیعەکان بەراوردی لە نێوان گرتنەوەی تکریت و ڕوومادیدا دەکەن و دەیکەنە بەڵگە بۆ پێداویستی بەشداریکردنی حەشدی شەعبی. بۆ پێوی تکریت لەسەر دەستی حەشدی شەعبی بە زیانێکی کەمی مادی و مرۆیی کۆنتڕۆڵ کرا. بەڵام ڕوومادی کە بە سوپای عێراق پێدرا بوو جگە لە وێران بوونی شارەکە و قوربانی زۆر هێشتا بە تەواوی کۆنتڕۆڵ نەکراوە و تا ئێستاش لە هەندێک قۆڵەوە بەرگری داعشی تێدایە. بەرامبەر بەمەش سیاسەتوان و کەساتیە سوننەکان بەتایبەت ئەوانەی دەوری بنەماڵەی نوجێفی پێیان وایە هەر بەشداریەکی حەشد لە قازانجی داعش دەشکێتەوە و پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ بە ئاقارێکی تری تایفیدا دەبات. بەتایبەت کە هێشتا زیاتر لە 1 ملیۆن خەڵکی مەدەنی لەم شارەدان. جگەلەوەش داعش توانیوێتی نزیکەی 5 بۆ 6 هەزار چەکداری تونڕەوی تێدا دابەش بکە و شەڕەکە دەبێتە شەڕی شیعە و سوننە. بەڵام بەپێی هەندێک زانیاری کە لە پەرلەمانتارانی عێراقەوە دەستێنارتی کەوتووە لە ئێستادا ئەوەندەی قسەی سوننەکان لە سەلیم جبوری سەرۆکی پەرلەمان و سەرکردە لە حیزبی ئیسلامی عێراق وەردەگیرێت ئەوەندە کەس گوێ بۆ بنەماڵەی نوجێفی ناگرێت کە لە پاش کەوتنی مووسڵ پۆستی پارێزگاری شارەکەیان لەدەست چوو. تەنانەت قسەی ئەوە هەیە لای تورکەکانیش وەکو جاران پێگەیان نەمابێ و جێگەی گرنگی پێدان نەبن. هەرچەندە لە ئێستادا حکوومەتی بەغدا بە ڕەزامەندی هەرێم پەیتا هێز و سوپا ڕەوانەی مەخموور دەکات بۆ ئامادەکاری گرتنەوەی مووسڵ. بەڵام زۆربەی ئاماژە و بۆچوونەکان لەسەر ئەوەن دۆسەی مووسڵ لە سەرەتاوە تا کۆتایی لە دەستی ئەمریکیەکاندایە بەتایبەت کە ڕاوێژکار و ڕاهێنەری تایبەتی ناردۆتە سنووری پارێزگاکەوە. هەر ئەوانیش بڕیار دەدەن چۆن دەبێت بەو پێی گرتنەوەی مووسڵ یەکێکە لە ئەرک و چالاکیەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش و تا کۆنتڕۆڵکردنی تەواوەتی ئەنباریش کۆتایی نێت پێناچێت ئەم پرۆسەستیارە دەست پێ بکات.